لەم تاقیگەیەدا فێری دروستکردنی تاقمی تەواوی ددان دەبن. پرۆسۆدۆنتیک سلاپس یان تاقیگەی دروستکردنی ددانێکێکە لە هەرە سەرەکیترین تاقیگەکانی پزیشکی ددان. خوێندکارانی زانکۆی نێودەوڵەتی قەیوان لەم تاقیگەیەدا فێری دروستکردنی تاقمی تەواوی ددان دەبن، هەروەها نیمچە تاقمی ددان لەگەڵ ئامادەکردنی ددانەکان بۆ کیف، جسر، هەروەها ڤینیر کە ناسراوە بە هۆلیوود مایل. ئێرە تاقیگەی فانتۆمە. خوێندکارانمان لە سەرەتای قۆناغی دوی خوێندنیان دەست پێ ئەکەن بە هەموو ئیشێکی دەنتیستری لەم تاقیگەیە. زانکۆی قەیوان نێودەوڵەتی باشترین ئامێرەکان و باشترین پرۆدەکتە جیهانیەکانی پزیشکیدان ئامادە کردو بۆ خوێندکاران بۆ ئەوەی لە سەرەتای خوێندنیان لەسەر پەڵتی بەرز فێر ببن. لێرەدا خوێندکارانمان بە شێوازێکی پراکتیکی فێری و ئامادەکاریانە دەکرێن کە پێش کلینیک پێویستیانە، وەکو دانپڕکردنەوە، دەماربڕین، هەروەها ئامادەکردنی دان بۆ کیفدانان.